کاتێک مۆنیکا ماکۆم لە نەخۆشخانەوە گەڕایەوە بۆ ماڵەوە ئەو بیری لای ئەوە نەبوو کە خواردەمەنیە سەرێکیەکان دابین بکات کە پێویستن بۆ چاکبوونەوەی تەواوەتی نەخۆشیەکەی. من پێشتر زۆر لاواز بووم، زۆر بە سەختی دەمتوانی بە گۆچانەکەمەوە پیاسە بکەم. لاوازی ماکۆم پەیوەندی نەبوو بە بەدخۆراکیەوە تا هەڵسەنگاندنی بۆ بکرێت. بەدخۆراکی بە چاو نابینرێت و هاوکات هێشتا دەچێتە خانەی دەستنیشانکردنی نەخۆشیەکە و چارەسەرکردنەوە. ماکۆم لەسەر پرۆگرامی بیمەی تەندروستی ماڵەوەیە و کە پلانێکی ڕوون و وردی خۆراکیان پێبەخشیوە. زۆربەی ئەمریکاییەکان دەستیان بە خواردن ڕادەگات، بەڵام هەر لە سێ نەخۆش لە ماڵەوە یەکێکیان لە دۆخی بەدخۆراکیدان یان گرفتاری کەمی خواردنن. هەرچەندە دابینکردنی خۆراک هۆکارێکی بنەڕەتی نییە بۆ ئەوەی نەخۆشەکان بگەڕێنەوە بۆ سەر پرۆگرامی بیمەی تەندروستی ماڵەوە. توێژەرانی بیمەی تەندروستی ئەبۆت و ئەدڤۆکەیت ویستوانە ڕێگەیەک بدۆزنەوە بۆ دانانی سنوورێک بۆ نەخۆشخانە سازکردن و بایەخدان بە تەندروستی نەخۆشەکان. توێژینەوەیە کە لەلایەن ئەبۆتەوە کۆمەکراوە توێژەران ئەوەیان دۆزیوەتەوە کە کاتێک نەخۆشەکان لەسەر پلانی بیمەی تەندروستی ماڵەوە دەبن هۆشیاری تەندروستی خۆراکیان پێدەبەخشێت. نزیکەی لە 120 ئەو نەخۆشانە پاش بریندار بوون یان نەخۆشیەکەیان کەمتر براونەتە نەخۆشخانە لە ماوەی 9 ڕۆژدا. لە ڕێی دیاریکردنی شوناسی ئەو نەخۆشانەوە بە پێی مەترسی بەدخۆراکی خۆراک و خواردنەوەی ڕاست و دروستیان پێدەدرێت. ئێمە هەڵدەستین بە بەرزکردنەوەی دەرفەتی زووتر چاکبوونەوەیان. یەکێک لە ئامانجەکانی توێژینەوەکە داهێنانی پرۆگرامێکە کە لە ڕێیەوە نەخۆشەکان خۆیان بۆ خۆیان بتوانن بایەخ بە خۆیان بدەن. لە ئەکەمدا دەرەنجامەکەیان زۆر بەرەو باشی ڕۆیشتووە، زۆر بەهێزبوون و زۆر بەزووی چاک دەبنەوە. ژمارێکی زۆر کەمیان شکست دێن و کەمترینیان دووبارە دەگەڕێنەوە بۆ چارەسەر. ماکۆب دەڵێت ئەو هەست بەوە دەکات بەهێزترە و وزەیەکی زیاتری هەیە وەک لە جاران بە بەراورد بەو کاتێک کە سەرەتا دەستی پێکردو بە پرۆگرامەکە ئەو باشێ دەگەڕێنێتەوە بۆ هاوکاری پەرستیارەکەی لە ماڵەوە و سەنگ خستنە سەر خواردنی تەندروست بۆ باشتر بوونی تەندروستیەکەی.